بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين. بینەران و بیسەرانی پەیام لە هەرکێ هەن، ئێمە دەبین و گوێتان لە دەنگی ئێمە ئێسڵای خوای گەورەتان لێبێ. پێخۆشحاڵین لەم سەحەرەدا بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەین. ئومێدەوارین ئەو چەند خولەکەی کە لە خزمەت ئێوەی بەڕێزداین بتوانین ئەو پەیامەی کەوا هەمانە ئەگەر هەمووشی نەگەیەنین ئەوەندەی بگەیەنین کە بتوانین بە دوای ئەوی تردا بگەڕێن و سوود و قازانجێکمان بۆ دنیا و بۆ قیامەتمان هەبێ. ڕەمەزان و ڕۆژوو یەکێکن لەو خەیر و بەرەکەت و گەنجینانەی کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە بە ئومەتی پێغەمبەری بەخشیوە صلی الله عليه وسلم، و گەورەترین خێر و بەرەکەتیش ئەوەیە کەوا ئێمە سوپاس بۆ خوای گەورە کە ئێستا لە مانگی ڕەمەزان داین و توانیمانە بە یارمەتی خوای گەورە تا ئێستا لە خزمەت ڕەمەزان دابین. لە خوای گەورەش دەخوازین و داواکارین کە خوای گەورە ئینشاءالله ئەم چەند ڕۆژەی ڕەمەزان کە بە ڕۆژوو بووین، ئەو شەوانەی کەوا تەراویح و شەو نوێژمان تێدا ئەنجام دابێت، ئینشاءالله خوای گەورە لێی وەرگرتوین. طبعاً ڕەمەزان هەر بۆ خۆی ڕۆژوو بۆ خۆی گەورەترین گەنجینەیە کە پێویستە ئینسانی موسڵمان بە هەندی وەرگرێت و بە هەلێکی گەورەی بزانێ بۆ ئەوەی کەوا توێشووکانی قیامەتی زۆر کات و گەورە بکات. هەچی کار و کردەوە عیبادەت هەیە هەمووی خوای گەورە سوبحانەهو وتەعالە بڕیاری داوە یەک بە 10 تا یەک بە 700 تا ئەوەی کەوا ئەندازەیەکی دیاری کردووە پاداشتەکەی چەندە. بەڵام ڕۆژوو یەکێکە لەو عیبادەتانی کەوا خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە حەدیثی قودسیە باسەکە فەرمێ فإنه لي، ڕۆژوو تەنها بۆ منە و ئەنە ئەجزی به، یعنی تەنها خوای گەورە فەرمێ تەنها من پاداش تێدەمەوە. کەواتە ڕۆژوو یەکێکە لەو عیبادەتە گەورانی کەوا پاداشتەکەی بێسنوورە کە لە قیامەتە ئینسان ئەگەر بە ڕۆژوو بچێتە حوزوری خوای گەورە سوبحانەهو وتەعالە ئەم ڕۆژوەی چەند بە چەند پاداشتی دراوەتەوە، یەک بە چەند خوای گەورە دەفەرمێ فإنه لي و ئەنە ئەجزی به، ڕۆژوو بۆ منە و تەنها من پاداشتی ئەدەمەوە. کە ئەمە بەڕاستی یەکێکە لەو گەنجین و مژدە گەورانەی کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە بە ئومەتی پێغەمبەری بەخشیوە صلی الله عليه وسلم کە ئەمانە بە ئومەتەکانی تر نەبەخشراوە. ئومەتەکانی تر کە لە پێش ئێمەوە هاتوون زۆربەیان تەمەنێکی درێژیان کردووە، کەواتە دەبێ عیبادەتێکی زۆریشیان کردبێ. تەمەنی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، متەوەسطی تەمەنی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێچێت لە 60 بۆ 70 بێ. جا 60 بۆ 70 ساڵ لەکوێ هەتا وەکو 200 و 300 و بگرە تا 1000 ساڵ تەمەن لەکوێ. عیبادەتی 60 بۆ 70 ساڵ کە هەمووشی عیبادەت نییە، ئەگەر لە تەمەنی بلوغەوە 15 ساڵی و حسابیکەی کەسێ 70 ساڵیش بزی 55 ساڵ تەمەنی هەیە کە عیبادەتەکە، لەو 55 ساڵن نیوەشی خەوتووە. ئەی باشە چۆن ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسسەلام لە چاو ئومەتەکانی ترا لە تەمەنێکی کەمە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسسەلام فەرمێ نحن السابقون الأولون يوم القيامة، ئەفەرمی ئێمە لە هاتنی زەمەنی دنیادا دواهەمین ئومەتین، بەڵام لە چوونە بەهەشتا یەکەمین ئومەتین. ئێمە بەچی دەبینە پێشەنگی ئومەتەکانی پێش خۆمان لە چوونە بەهەشتەوە لە کاتێکاوان تەمەنیان زیاتر کردووە، کاتە عیبادەتی زیاتریشیان کردو. ئێمە بەبوونی ئەم گەنجینە گەورانە دەبینە پێشەنگی ئومەتەکان لە قیامەتە کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە فەرمێ إلا الصوم فإنه لي وأنا أجزي به، تەنها ڕۆژوو تەنها بۆ منە خوا فەرمێ من پاداش تێدەمەوە. کەواتە ئەگەر بێت و کەسێک بتوانێت لەم ڕەمەزانەدا خوای گەورە یارمەتی بدا، ڕۆژوویە بگرێت کە شەرع بڕیاری لەسەرداوە کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە پێی ڕازیە و لەسەری ڕازیە،
ئەوە دەبێتە گەنجینەیەکی گەورە و دەبێتە پێشەنگی ئومەتەکانی قیامەت. بۆیە ئەو عیباداتانی کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە لەسەر ئومەتی پێغەمبەری صلی الله عليه وسلم فەرز کردوون، هەر عیبادەت و بەندایەتیەک خوای گەورە یا پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام ئەوەی کەوا پێویست بێ ئێمە بزانین ئامانجەکەی، ئەنجام و ئامانجەکەی بۆ ئێمە دیاری کردووە. ئامانج لە ڕۆژی چییە؟ خوای گەورە فەرمێ لەعەلەکم تەتەقون. بەڵام لەم لاشەوە کۆمەڵێک بەند و بڕیاری قەرارداوە ڕۆژوویەک دەبێتە مایە ئەوەی گەنجینەیەک بێ بۆ قیامەت، ڕۆژوویەک دەبێتە مایە ئەوەی کە ئینسان لە قیامەتا سەری پێی بەرز بێ، ڕۆژوویەک دەبێتە ئەوەی کە لە قیامەتا شەفاعەتکار بێ بۆت، کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صەحیح دەفەرمێ قورئان و ڕۆژوو دەبنە شەفاعەتکار بۆ ئەوەی کەوا بە ڕۆژوو بۆ قورئانی خوێندووە. ئەمە کاتێک ئەبێتە شەفاعەتکار و گەنجینەیەک لە گەنجینەکانی قیامەت بۆ ئینسانی مسلمان کە ئەو یاسا و ڕێسایانەی کە شەرع بۆ ڕۆژوو بڕیاری داوە جێبەجێ بکە. بە معنایەکی تر عیبادەت و بەندایەتیکردنی خوای گەورە، بەندایەتی ڕۆژوو، عیبادەتی ڕۆژوو، ئەوە نییە تۆ بڕۆ ئیتر هەر چۆن ئەبێ بە ڕۆژوو بە ئیتر چۆن ڕۆژۆبی بیگرە، مهم ئەوەیە بە ڕۆژوی وان نییە. شەرع هەرگیز بڕیارێکی ئەوای دەرنەکردووە، بەڵکو بۆ هەر عیبادەتێک وەک ڕۆژوو، نوێژ، زەکات، حەج هەتا کۆتایی ئەم عیبادەتانە خوای گەورە سوبحانەهو وتەعالە کە لەسەر ئومەتی پێغەمبەری عەلەیهی سڵات وەسەلام فەرز کردووە لە قورئانە یا لە سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم بڕیار دراوە لەسەری کە چی بکەی ئەبێتە گەنجینە. ئەی ئەگەر ئەوەت نەکرد دەبێتە چی؟ بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بابی ڕۆژوودا کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە عەرزم کردن دەفەرمێ فأنا أجزي به پاداشتەکەی من ئەیدەمەوە، لە بابی ڕۆژوو ئەفەرمێ من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة من أن يدع طعامه وشرابه. هەر کەس ڕۆژوو دەبێ ئەو پرانسیپ و ئوسوول و بنەمایانەی کە بڕیار داوە بۆ بابای ڕۆژوەوان کە چی بکە، ئەگەر لەو ئوسوولانە لایدا یعنی تەنها ڕۆژوەکەی ئەوە بوو کە لە مباحات و لە حەڵاڵ خۆی گرتەوە، نەیخواردەوە، نەفسی خۆی گرتەوە، بەڵام نەیتوانی زمانی، چاوی، گوێی، دەستی، قاچی بگرێتەوە، ئەو خوای گەورە پێویستی بەوە نییە کە ئەم کەسە خۆی تین و برسی بکە. کەواتە ڕەمەزان کاتێ ئەبێتە گەنجینەیەک بۆ ئینسان لە قیامەتا پێی سەربەز و سەرفراز دەبێ کاتێ ئەم ڕەمەزانە بە پێی ئەو بنەما و پرانسیپە شەرعیانە بێ کە خوا بڕیاری داوە. مثلا لە قوربانیە خوای گەورە فەرمێن لەن ينال الله لحومها ولا دماؤها ولكن يناله التقوى منكم. ئەوەی خوای گەورە لە قوربانیا لە ئێمەی وەردەگرێ خۆ خوا پێویستی بە خوێن و گۆشتەکە نییە، بەڵام نیەتی دڵەکەیە چەند بۆ خوایە، چەند لە پێناوی خوایە، چەند لەبەر خوای گەورێ. کەواتە ڕۆژوو کاتێ دەبێتە ئەو ڕۆژوەی کەوا گەورەترین گەنجینە، گەورەترین توێشووی ئینسان بۆ قیامەتی کە پێی سەربەرز بێ، کە پێی سەرفراز بێ، کە پێی ڕووسور بێ لە مەحشەردا لە بەردەم خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە قیامەتا لە کاتێکا خەڵکی زۆر لە ناڕەحەتی و لە هەلاکەتان ئەم زۆر ئاسوودە و ئاساییە ژیانی ئەو لە قیامەتا. بۆچی؟ چونکە ئەم ڕۆژوانە کەوا گرتوویەتی بنەما شەرعیەکانی تێدا ڕەچاو کردووە، ئەوەی کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە پێویستی کردو، ئەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەیانی کردو تێدا ڕەچاوی کردو. کەواتە ئەوەی کەوا بە ڕۆژوو دەبێ نەتوانێ زمانی، نەتوانێ گوێچکەی، نەتوانێ دەمی، نەتوانێ دەستی، نەتوانێ قاچی لە خراپە بگرێتەوە، ئیتر ئەم ڕۆژوو چ بەهایەکی دەبێت. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ من لم يدع قول الزور والعمل به. وتەی درۆ و کردەکردن بەشتی درۆوازی لێنێنێ، خوای گەورە پێویستی بە خواردن و خواردنەوەی ئەو نابێ. کەواتە یەکەم گەنجینەی قیامەتمان لە ڕەمەزانە ڕۆژوەکەیە کەوا پاداشتەکەی بێسنوورە، شەفاعەتکارە لە قیامەتا بۆ ئێمە، بەڵام کاتێک توانی بێتمان چۆن کۆنتڕۆڵی خۆمان دەکەین لەوەی نەخۆین و نەخۆینەوە،
ئاواش بتوانین کۆنتڕۆلی چاومان بکەین خراپ نەبینێ، کۆنتڕۆلی گوێمان بکەین خراپ نەبیسێ، کۆنتڕۆلی زمانمان بکەین کەوا خراپ نەڵێ، کۆنتڕۆلی دەست و قاچمان بکەین پەلامار بۆ خراپە نەدا. کەواتە پوختەی گەنجینەی یەکەم ئەمەیە. ئەگەر ئێمە توانیمان لە ڕەمەزاندا لە کاتێکا بە ڕۆژوین ژیانمان گۆڕانکاریەکی جەوهەری بەسەر ئەندامەکانی لاشەماندا دروست کرد بێ، کەواتە ئێمە ڕۆژوەکەمان بووەتە گەنجینەیەک بۆ قیامەتمان. ئەمە یەکەمین گەنجینە و یەکەمین دڵخۆشکەریە بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە پێغەمبەر عليه الصلاة والسلام لە خوای گەوری سبحانه وتعالى دەگەڕێتەوە بە ئێمەی دەبەخشێ. دووەمین گەنجینە ئەوەیە کە ئینسانی مسلمان لە ڕەمەزانە، یعنی یەکێک لە بەرەکاتی ڕەمەزان چییە؟ ئەوەیە کە خوای گەورە شەیطانەکانی کۆت کردووە، دەرگاکانی جەهەنەم داخراوە، دەرگاکانی بەهەشت کراونەتەوە. کەواتە نەفسیەتی ئینسان زیاتر ئامادەیە بۆ ئەوەی کەوە عیبادەت و بەندایەتیەکان بەجێبێنێ. بە معنایەکی تر ئەو ئاستەنگانەی کە لە بەردەمی ئەودا هەن کە دەبنە لەمپەر لەوەی کەوا نەتوانێ بە ئاسانی عیبادەتی ئەنجام بدا، ئێستا لە ڕەمەزانە خوای گەورە سبحانه وتعالى ئەگەر ئەم تعبیرە ئاوا ڕاست بێ لەمپەرەکانی سەر ڕێگەی ئەنجامدانی عیبادەتی بۆ بەندەکەی لابردووە بۆی جادەی وەکو بڵێ چۆن بڵێ جادەی بۆ خیر کردو. بۆیە ئەگەر ئینسان نەتوانێ ڕەمەزان بکاتە وێستگەیەکی گەورەی خۆگۆڕین، وێستگەیەکی گەورەی کۆکردنەوەی توێشووی چاکە بۆ قیامەتی، بەڕاستی یعنی کەسێکی بەدبەختە. چونکە وەکو عەرزم کردن لەمپەرەکانی سەر ڕێ نەماون، شەیطانە کۆت کراوە، دەرگای بەهەشتە کراوەتەوە، دەرگای جەهەنەمە داخراوە. دەی ئەمانە هەمووی زەمینە سازیە کە خوای گەورە سبحانه وتعالى دەیکا بۆ عەبدەکەی و دەیبەخشێ بە عەبدەکەی تا عەبدەکەی لە ڕەمەزانە گەورەترین توێشوو کۆکاتەوە. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ من خرج من بيته متطهرا. طبعا ئەم گەنجینانە هەر کات ئینسانی مسلمان بتوانێ بەدەستیان بێنێ گەنجینن لە ژیانی ئەوە بۆ قیامەتی. بەڵام بۆی ئێمە دەڵێن گەنجینەی ڕەمەزان لەبەر ئەوەی لە ڕەمەزانە زەمینە سازیەکی باشێ، زەمینێکی لەبار هەیە، زەمینەیەکی لەبار هەیە کە ئینسان بتوانێ بەندایەتی و عیبادەتەکانی چاک ئەنجام بدە. لە غەیری ڕەمەزانە دەها لەمپەر و ئاستەنگ لە بەردەم تا هەیە، کاتێ بتێ بچی بۆ مزگەوت خەوت دێ، یا شەیطان دوایی نوێژەکەت ئەگەر ئەکرێ دوایش بیکێ، لە ماڵی شەوە بیکێ، بە جەماعەت نەیەکی ئەکرێ نوێژی بڵێن. ئێستا حەدیثێک کە لە خزمەتیان ئەفەرمێ من خرج من بيته متطهرا إلى صلاة مكتوبة. هەر کەس لە ماڵەوە دەست نوێژێکی باش بشوە بچێ بۆ مزگەوت بۆ نوێژێکی فەرز. ئەمە ئێستا لە ڕەمەزانە وەکو عەرزم کردن زەمینەیەکی زۆر لەبارە. لە غەیری ڕەمەزانە شەیطان یێت ئەگەر بێت دەست نوێژ بچی قەیچیەکە، خۆگەر لە مزگەوتیش دەست نوێژ بگیر گرنگەوەی دەست نوێژت هەبێ. یعنی چۆن لە ناو ناخیە وەکو بڵێ دافعێکی شەڕ هەیە پێڵێ لە مزگەوت دەست نوێژ بکرە، جا خۆ دەست نوێژ هەر دەست نوێژە لە ماڵ بگیری یا لە مزگەوت. بەڵام لە ڕەمەزانە خوای گەورە ئەو زەمینەی لەبار کردووە کە ئەم قسەیە ئەوە بێکەوە تۆ شەیطان ئەمەد بۆ نەکە، کە مادام شەیطان ئەمەد بۆ ناکە کەواتە تۆ ئاسان ئەتوانی ئەم ئیشە بەدەست بێنی. ئەفەرمێ فەئەجڕه کەئەجر الحاج المحرم. پاداشتی ئەمە وەکو پاداشتی حاجیەکی ئیحرام بەستووە. زانایان دەفەرمون بۆچی ئەفەرمێ پاداشتی حاجیەکی ئیحرام بەستوو؟ ئەفەرمێ لەبەر ئەوەی لە ئیحرامە ئەم حاجیە گەورەترین پاداشتی دەسەکێ. ومن خرج إلى تسبيح الضحى ئەوەی کەوا بڕوا بۆ نوێژی چێشتنگا ئەم کابرایە چییە؟ ئەفەرمێ لا ينصبه إلا إياه. مەبەستی پێی ئەوە بێکەوە بەس ئەنجامدانی نوێژی چێشتنگا بێ فەئەجڕه کەئەجر المعتەمر. پاداشتی وەکو پاداشی عومرەکارێک وایە. وصلاة على إثر صلاة. نوێژ لە دوای نوێژ
لا لغو بينهما كتاب في عليين كوا هیچ لغوێک هیچ قسەیەکی بێمانە و پرۆپوچی تیانەبێ ئەوان ئەم کەسە کردەوەکانی لە نامەیەک و دەفتەرێکی بەرزدا دەنووسێ کە تایبەتە بە کردەوەی پیاوچاکان تێدا. کەواتە ئەگەر تۆ بەدەستنوێژەوە بچی بۆ مزگەوت بۆ نوێژە فەرزەکە لە ماڵەوە دەستنوێژ بگری، اینجا دوای ئەوە بۆ نوێژ چێشنگا بچی بۆ مزگەوت، نوێژ لە دوای نوێژەوە کە ئەگەر ئەم نوێژانە هیچ قسەیەکی پرۆپوسیان تیانە بێ، تۆ سێ پاداش و سێ گەنجینێ گەورەتێ. یەکەم ئەجری حەجێک تێ، ئەجری عومرێک تێ، نامەی ئەعمالەکانت لە شوێنێکا دەنووسرێ کەوا فی علیین. علیین یانی چی؟ یعنی لەو دەفتەرەی کەوا کردەوەی چاکانی تێدا دەنووسرێ. 30 ڕۆژ ڕەمەزان ئەگەر بچی بۆ 5 فەرزەی نوێژ ئەمە ئەکاتە چەند؟ ئەکاتە 150 حەج. ئەگەر 30 ڕۆژ بچی بۆ ئەنجامدانی نوێژی چێشتنگا ئەمە ئەکاتە 30 عومرە. جا چی لەوە گەورەتر هەیە؟ تۆ لە مانگێکە 150 حەج و ئەجری 30 عومرەشت بۆ بنووسرێ بەبێ ئەوەی نە پارەیەکت سەرف کرد بێ، نە ماندوو بووبی، نە عەزیەت و ئازارێکیشت چەشت بێ لەو ڕێدا، بەڵکو هەر لە ماڵەوە هەنگایەک لە ماڵەوە بەرەو مزگەوت. زۆرجار خەڵکی شێ بە هەنگایەکش نایە بە سەیارەکەیت. کەواتە ئەمەش یەکێکتر لە گەنجینەکانی ڕەمەزان کە دەبێتە هۆی ئەوەی کەوا ئینسانی موسڵمان هەر لە ماڵەوە بێجگە لە ڕۆژوەکەی کە یەکەم باسمان کرد ئەم ئەجرانشی دەستکەوێ کە خوای گەورە سوبحانه وتعالى ئەمەی کردووە بۆ عەبدەکەی بۆ ئەوەی کەوا قیامەتێک مسۆگەرکە. ئەم حەدیثەش کە باسمان کرد ئیمامی ئەبوو داوود و ئیمامی ئەحمەد ڕیوایەتی ئەکەن و شێخی ئەلبانیش دەفەرمێ فەرموودەیەکی صەحیحە. کەواتە دووەمین گەنجینەمان ئەوەیە کە ئینسانی موسڵمان دەتوانێ بە چوونی بۆ مزگەوت کە 5 فەرزە الحەمدوللا ئێستا مزگەوتەکانمان زۆر قەرەباڵغن لە نوێژی بەیانیەوە بۆ نوێژی بەیانی کە ئەمە ئەم کەسە ئەتوانێ ئەم هەلە سوودی لێ وەرگرێ بۆ پڕکردنی توێشوی قیامەتی. یەکێکتر لەو گەنجینانە ئەوەیە کە ئینسانی موسڵمان ئەگەر بتوانێت و بۆی بکرێت لە دوای نوێژی بەیانیەوە کە بە جەماعەت ئەنجامیدا بمێنێتەوە هەتاوەکو هەتاوکەوتن. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ من صلى الغداة في جماعة ثم قعد يذكر الله حتى تطلع الشمس، هەر کەس نوێژی بەیانی بە جەماعەت کرد مایەوە یادی خوای کرد هەتاوکەوتن، ثم صلى ركعتين کە هەتاو بە ئەندازەی ڕمێک بەرز دەبێتەوە کاتی چێشتنگا بێت دوور کات نوێشکە ئەفەرمێ كانت له كأجر حجة وعمرة تامة. يعني پێغەمبەر صلی الله عليه وسلم 3 جار تەئکیدی دەکاتەوە هەر کەس نوێژی بەیانی بە جەماعەت کرد بمێنێتەوە یادی خوا بکە. ئەم یادەی خوای گەورە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەم حەدیثە باسیەکە مطلق و ڕەهایە، یعنی نەبەسراوەتەوە بە تەنها بە قورئان خوێندنەوە، هەرچی یادی خوا بێ، ئایا قورئان خوێندن بێ، ئایا تەسبیحات بێ، ئایا سەڵەوات بێ، ئایا ئیستیغفار بێ، هەرچی بکە گرنگ ئەوەیە یادی خوای گەورە بکە سوبحانه وتعالى هەتاو دەکەوێ نەڕواتەوە هەتایش بە ئەندازەی ڕمێ کە بەرز دەبێتەوە دوور کات نوێژ بکە، ئەوە ئەجری حەجێک و عومرەیەکی تەواوی دەسەکەوێت. کەواتە بەمەش ئێمە ئەتوانین ئەگەر ئینسانی موسڵمان بتوانێ بمێنێتەوە بە تایبەت ئەوانەی کە لە ڕەمەزانە ئێستا زۆر جار حتا دوکاندار و کەسەبەش دوکانەکانیان تۆزێ درەنگ دەکەنەوە، هەتایش ئێستا هەندێ زوو هەڵدێ ئەتوانێ بمێنێتەوە تا هەتاوکەوتن، لە دوای هەتاوکەوتنەوە نوێژەکەی بکا بچێتەوە ماڵەوە ئیسراحەتیش بکە، فریای کەسابەت و دوکانداریشەکەوێ، ئەم ئەجرەشی لەدەست ناچێ. ئەم حەدیثە ئیمامی ترمذی، ئیمامی تەبەرانی ڕیوایەتەکەن و شێخی ئەلبانی دەفەرمێ فەرموودەیەکی حەسەنە. کاتە گەنجینەی سێمی ڕەمەزان کە ئێمە بتوانین بەدەستی بین ئەوەیە کە لە دوای نوێژی بەیانیەوە کە نوێژمان کرد دانیشین بۆ ئەوەی کەوا ئەم ئەجرە بەدەستبێنین. یەکەم ذیکری خوای گەورە بکەین، ئیترایە ذیکری خوای گەورە وەکو عەرزم کردم قورئان دەخوێنی یا دادەنیشی
تسبيحاتك سبحان الله يكي لا إله إلا الله يكي صلوات يدي استغفار يكي يا لكور كوبنو يكا دانشي كوا درزيكي تفسيري تيابي يا درزيكي حديثي تيابي يا درزيكي تجويد بخويني لو بين دا هتاو كوتن تو بيجي اوي اگر قرآن بخويني لو بين دا بيكو شي قرآن كقل هو الله احد قل دو شي بيش شاكد بو نسري بيجي لوي ام شاكانا كسب دكي او جال دواي اوش حجيكو عمريكي طاطا دسكي كواتا لم گەنجینێش دا ئەتوانین ئەو وەرگین کەواتۆ ئەگەر ڕەمەزان 29 یاسی ڕۆژ بێ تۆ ئەتوانی بەمانەوەت لە مزگەوتە 29 یاسی حەج و عومرەی تەواو تاوە دەسەکێ لەگەڵ ئەوەی کە لە 5 فەرزە بچیت بۆ جەماعەت ئەو جا بچی بۆ نوێژی چێشتنگا ئەمانە هەمووی کۆکەرەوە بزانە ئەمانە چەند گەنجینەیەکی گەورە و بەبەهان کە ئینسانی موسڵمان ئەتوانێ بەدەستیان بێنێ بۆ ئەوەی کەوا قیامەتەکەی مسۆگەر بکات ئەوجا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکی تردا ئەوەی کە ئەگەر کەسێک بۆی نەکرا لە مزگەوت بمێنێتەوە هەتاو کەوتن و ئەنجامدانی نوێژی چێشتنگا تا ئەوە بۆی نەکرا بەڵام ئەم ئەجرەی لەدەست چوو یا لەدەستی ئەچێ یا ئەتوانێت ئیسیفادەی لێ بکە ئیستیغلالی کاتی تر بکە ئەکرێ ئەگەر کەسێک نەیتوانی دانیشێت تا هەتاو کەوتن پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕێیەکی تر ڕێنمونیەکی تری ئومەتەکەی دەکا بۆ ئەوەی کەوا ئەگەر کەسێک نەیتوانی لەم ماوەیە لە مزگەوت بمێنێتەوە ئەی چی بکە بۆ ئەوەی کەوا ئەجری عومرەکەی لەدەست نەچێ ئەفەرمێ ومن خرج إلى تسبيح الضحى لا ينصبه إلا إياه کەسێک کە نەماوەتەوە کابرایەکی کاسب و دوکاندارە لەبەر دوکانەکەی کەسابەتی پێی ناکرێت کەسێکی تر بڵێن خوێندکارە کەسێکی تر مامۆسایە کەسێکی تر لە دایرەیەکە پێی ناکرێ بمێنێتەوە بەڵام ئەگەر پێی بکرێ لە دوای هەتاوکەوتن لەو کاتانێکەوە نوێژی چێشتنگا کە مەشروعە بڵین لە عولەما کە باسیەکەن هەتا ئەندازەی ڕمێک بەرز بێتەوە هەندێک وایان داناوە هەتا نیو سەعاتی بمێنێ بۆ نوێژی نیوەڕۆ یعنی بڵێن ئێستا لە هەتاوکەوتن کە ڕمێک بەرز بێتەوە هەتا نیو سەعاتی بمێنێ بۆ نیوەڕۆ ئەم کاتە کاتێکە کەوا نوێژی چێشتنگای تێدا دەکرێت ئەم کاتێک کەوا نوێژی چێشتنگای تێدا دەکرێت کەسێک پێی نەکرێ وەکو عەرزم کردن لە نوێژی بەیانی بمێنێتەوە تا ئەو کاتە ئەتوانێت لەم کاتەدا ئەگەر لە دوکانەکەی یەک وەکو چۆن ئەڵێ ناوبڕێک وەرگێ بێتە مزگەوت نوێژ بکە یا خوێندکارێکە ئێستا ئەچێ بۆ ئیمتیحان لە دوای ئیمتیحانەکەی سەعات دەوری دەونی و بێتەوە بێتە مزگەوت نوێژکە یا کەسێکە لە دایرەیەک لە مزگەوتێکەوە نزیکە یەک ناوبڕ یەک موڵەتێکی نیو سەعاتی وەرگێ بێتە مزگەوت نیەتی ئەوە بێ بەینی خۆی و خوای گەورە سوبحانەهو وەتەعالا نیەتی ئەوە بێ کە نوێژی چێشتنگا بکە ئەگەر دوور کاتیش بێ سەبحەت الضوحا ئەوە خوای گەورە ئەجری عومرەیەکی بۆ ئەنووسێ کەواتە ئەگەر پێت نەکرا مەسەڵەن کەسێکی ئەڵێ بەخوا ناتوانم ئیشم هەیە پێم ناکرێت بە ڕۆژە ماندووەم هیلاکەم ناتوانم لە دوای نوێژی بەیانی بمێنمەوە تا هەتاوکەوتن لە مزگەوتە خۆ ئەمە ئەگەر کەسێک ئیرادەی هەبێ ئاسایی ئەتوانێ ئەمە بکات بە ئاسانی ئەتوانێ ئەمە بکات چونکە وەکو عەرزم کردن زەمینەیەکی لەبار و گونجاو هەیە دەرگای باشت کراوەتەوە دەرگای جەهەنەم داخراوە شەیتانەکان کۆت و زنجیر کراون کەواتە ئەمە زەمینەیەکی لەبار هەیە کە بتوانێت لە ماوەی هەتاوکەوتن هەتاوەکو پێش نیوەڕۆ فرسەیەک وەرگێ کاتێک وەرگێ کەوا بچێ دوور کات نوێژ بکە ئەوجا ئەوەی کەوا وەسەڵات ئیثرە سەڵات نوێژ لە دوای نوێژ یعنی ئێستا مەبەستی پێی ئەمە چییە مەبەستی پێی ئەوەیە کەوا ئینسانی موسڵمان لە هەر نوێژێکا کە دەیکا لە هەر نوێژێک کە ئەنجامی دەدا چاوەڕێی نوێژی داهاتوو بکە ئەم چاوەڕێکردنی نوێژی داهاتوو کەوا ئینسان دەیکا ئەگەر لە ماڵیشەوە لە هەرکی هەبێ نیەتی ئەوە بێکەوە نوێژی داهاتوو هات یعنی وەکو بڵێ خەم و خەفەتی بێ بۆ نوێژی داهاتوو خوای گەورە ئەو ئەجرێ بۆ دەنووسێت و هەروەها پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح فەرمێ لا يحافظ على صلاة الضحى إلا أواب وهي صلاة الأوابين
أبو هريرة دقرته لبيغمبر عليه الصلاة والسلام كبيغمبر صلى الله عليه وسلم فرميتي ئەوانەی کەوا تەنها ئەوانە پارێزگای لە نوێژی چێشتنگا دەکەن کە زۆر تەوبەکارن و تەوبە دەکەن. کەواتە یەکێک لە نیشانەکانی کەسانی تەوبەکار کەسی ئەواب و گەڕاوە بۆ لای خوای گەورە ئەوەیە کەوا پارێزگاریکردنە لەسەر نوێژی چێشتنگا. و هەروەها ئەبوو موسای ئەشعەری دەگەڕێتەوە لە پێغەمبەرەوە عەلەیهی السەڵات وەسسەلام کە ئەفەرمێ من صلى الضحى 4 هەر کەس 4 کات نوێژی چێشتنگا بکە وقبل الأولى 4 وبيش نويجي يكم كما بستي في نويجي نيورويا 4 كات سنة بك بني له بها بيت في الجنة أوا خانوویەکی پێ لە بەهەشت بۆ دەکرێت کەواتە نوێژی چێشتنگا بێجگەلەوەی کە تۆ ئەگەر بچی بۆ نوێژی چێشتنگا ئەو ئەجری عومرەیەت دەستەکەوێت بێجگەلەوەی ئەگەر نوێژی چێشتنگا بکەیت دەبیتە یەکێک لەوانەی کەوا ئەواب و زۆر گەڕاون بۆ لای خوای گەورە. ئەوجا سێیەم شتیش کە دەست دەکەوێت ئەگەر 4 کات بکەیت کە ئەگەر ئەم 4 کاتە بەدەست نوێژەکەشەوە بە نوێژەکەشەوە کە ئەنجامیەدەین هەمووی کۆکەیتەوە هەمووی پێی ناچێ بگاتە 10 دقە بڵێ 1 چارەک یعنی تۆ بە چارەکێک ئەجری عومرەیەکت دەست دەکەوێت دەبیتە کەسێکی ئەواب و پێشی دەبیتە هۆی ئەوەی کەوا خانوویەکت لە بەهەشتا بۆ دروست بکرێت. یعنی ئەمە یەکێکت لەو بەخشین و خەڵاتانەی خوای گەورە سوبحانەهو وتەعالە کە بە ئومەتی پێغەمبەری بەخشی و عەلەیهی السەڵات وەسسەلام. یعنی هەموو ڕۆژێ 10 دقە چارەکێ بدە بە خوای گەورە بەس لەبەر خوای گەورە 4 کات نوێژی چێشتنگا بکە بە ئەو ئەجرانت لە دەست نەچێ. لە قیامەتە هەر کەس دێتە خزمەتی خوای گەورە سوبحانەهو وتەعالە هەمووی یەت و کتێبێکی پێ خوا فەرمێ ئیقڕە کتابەک کتێبەکەی خۆت بخوێنەوە کە دەچینە قیامەت کە کتێبەکەمان سیر دەکەین دەخوێننەوە ئەڵێ يا ويلتنا ما لهذا الكتاب لا يغادر صغيرة ولا كبيرة ئای لەم کتێبە ئەوە چییە گەورە و بچووکی هەڵژماردووە یعنی وەکو بڵێ یەک شتی لە یاد نەکردووە جا بزانە گەورە و بچووک لەو کتێبە هەمووی تۆمار کراوە. چەند خۆشە تۆبی لە بەردەم خوای گەورەدا سوبحانەهو وتەعالا کە ڕادەگیرێ نامەی ئەعمالی تۆ چی تایە یەکێک لەو شتە گەورانی کە تایەتی تۆ توانیتە لەبەر خاتری خوای گەورە بچیتە مزگەوتەوە بۆ ئەنجامدانی نوێژی چێشتنگا پەلەشت نەکردووە 4 ڕکاتت کردووە بە 2 ڕکات ئیکتیفات نەکردووە کە سەیرەکەی چیت بۆ نووسراوە لە 30 ڕۆژی ڕەمەزانە 30 عومرەت بۆ نووسراوە لە نامەی ئەعمالتا نووسراوە تۆ کەسێکی ئەوابی زۆر گەڕاوی لە پاداشتی ئەوەی کەوا ئەو نوێژت ئەنجام داوە ماڵێکت لە بەهەشتا بۆ بیناکراوە. یان چیە لەم نیعمەتانە گەورەتر چی هەیە لەمە گرنگتر کە تۆ بتوانی بە کاتێکی کەم لە کەمترین فرسەدا گەورەترین ئەجری قیامەت بەدەست بێن. یەکێکی تر لەو ئەجرە گەورانی کە گەنجینەیەکی ڕەمەزان و ئینسانی مسلمان لە دەستی نەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ من قال سبحان الله 100 مرة قبل طلوع الشمس وقبل غروبها هەر کەس پێش هەتاو کەوتن و پێش ئاوابوونی هەتاو 100 جار بڵێ سبحان الله سبحان الله تۆ حسابی کە لەوەچێ هەر سبحان اللهیەک 2 سانیە پێ بچێ سبحان الله سبحان الله سبحان الله يعني 3 سبحان الله ئەو پەڕی 5 سانیان پێ بچێ 6 سانی تۆ دانێ هەر سبحان اللهیەک 5 سانیەش بەرێ هەر سبحان اللهە کە زۆر لەسەر خۆ بیکی 100 جار 105 سانیە کاتە چەند کاتە 500 یعنی هەر هەمووی دەکاتە 6 سەعاتێکیش نابە یعنی تۆ تەسەور کە لە 1 سەعات دان نیو سەعات دان بۆ وتنی 100 سبحان الله نیو سەعات بەیانی و نیو سەعات ئێوارە دانە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ كان أفضل من 100 بدنة يعني باشتر لە بەخشین و قوربانیکردنی 100 و 100 وشتر. يعني تصور کە ئەم 100 سبحان الله 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 1
نعمەتانی خوای گەورە کە دایەتی بە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە هیچ ئومەتێکی تری نەداوە. یعنی تۆ بەیانی سەد و ئێوارە سەد هەردووکی کۆکێتەوە لەوە ئەچێ هەردووکی کۆکەیتەوە یەک سەعاتی پێ نەچێت. ئیتر زۆر لەسەر خۆش بیکەیت یەک سەعات پێ ناچێت. دەیوەکو وایە سەد وشترت بەخشی بێ. يا دفرمي ومن قال الحمد لله 100 مرة قبل طلوع الشمس وقبل غروبها هرك الصجار بيش له هتا كوتنو هتا آبون صجر له الحمد لله أفرمي كان أفضل من 100 فرس يحمل عليها شاكتر للصد أسب كوا آمادو ساز كرابي بوجهات كردن. ومن قال الله أكبر 100 مرة هرك صجر له الله أكبر بل هتا كوتنو بيش هتا آبون كان أفضل من عتق 100 رقبة باشتر لآزاد كتني صد بند. ومن قال لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير 100 مرة قبل طلوع الشمس وقبل غروبها هرك صجر بيش هتا كوتنو بيش آوابون بل لا إله إلا الله وحده لا شريك له الملك وله الحمد وهو على كل شيء قدير لم يجئ يوم القيامة أحد بعمل هيج كس لقيامتها نايا إيشي تشاكتر لوي كردبه إلا من قال قوله أو زاد مكر كسك صجر يا صدو يكجار وتبيت أم فرموديم كومالي آماجي تيدا يكم إما كومالي أذكار معنى هي مطلقة كومالي أذكار معنى هي مقيدة أذكار مقيدة كان كومالي كان تقييد بزمانك هندي كان تقييد بعددك هندي كان أذكار معنى هي تقييد بمكانك ذكر مطلقة كان هركات سبحان الله الحمد لله لا إله إلا الله أكبر أستغفر الله الصلوات بدي آساي هركات هرچنيش بدي تازور تبي باشتر ذكر معنى هي مقيدة بجمارة ذكر معنى هي مقيدة بزمانه اما ذكري دوای نوێژەکان مان هەیە ئەمە هەم مقەیەدە بە دوای نوێژەوە بەسراوە بە دوای نوێژەوە هەم ژمارەیەکی تایبەتی هەیە. پێغەمبەر صلی الله عليه وسلم باسەکە دوای نوێژ 33 سبحان الله 33 الحمد لله 33 الله أكبر یەک جایش لا إله إلا الله ئەمە بێتە چەند بێتە سەد. یا ذیکرێکمان هەیە مقەیەدە بە کاتێک و بە عەدەدێک وەکو ذیکری نووستن 33 سبحان الله 33 الحمد لله 34 الله أكبر من لە کاتی نووستنایە. ئەم زیکرانی کەوا دیاری کراون بە زەمن و بەکاتەوە بە عەدەدێکی دیاری کراوە ناتوانین دەستکاری بکەی. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ 33 سبحان الله لە دوای نوێژەوە کەواتە یەکەم لە دوای نوێژەوە دووەم عەدەدەکەشە. بۆیە ئەسڵ ئەوەیە کە ئینسان لە دوای نوێژی فەرز کە سەلامی یایەوە ئەم زیکرانە بکە ئەو جا بچێت نوێژی سونەت بکات چونکو زیکرەکە مقەیەدە بە کاتێکی دیاری کراوە کاتەکەش بریتێ لە دوای نوێژی فەرز. ذیکرێکمان هەیە بە مەکان وەکو ذیکری چوونە مزگەوت ذیکری لە ماڵ چوونە دەرەوە ذیکری چوونە ماڵەوە ذیکری چوونە دەرەوەی مزگەوت ئەمانە ذیکرێکی مقەیەدن بە کاتێک بە شوێنێکەوە. یعنی تۆ ناتوانی هەموو کاتێک ذیکری مزگەوت بخوێنی ئیلا کاتێک چ ناو مزگەوتەوە و ناتوانی ذیکری چوونە ماڵەوە یا دەرەوە بخوێنی ئیلا کاتێک چتە ماڵ یاییتە دەرەوە گۆڕینی ذیکرەکان نابێت. ئەمانە ذیکرێکن کەوا مقەیەدن بە مەکانێکەوە عەدەدیشیان بڵێن یەک جارە. ئەم ذیکرەی ئێستا ئێمە لە خزمەتیتان کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیمامی نەسائی ڕیوایەتیەکە شێخی ئەلبانیش ئەفەرمێ الصەحیحە ئەمە مقەیەد کراوە هەم بە کاتەوە هەم بە عەدەدەوە. کاتەکەی ئەوەیە پێش هەتاوکەوتن و پێش ئاوابوون کەواتە کەسێک بیەوێ ئەم ئەجرەی دەستکەوێ سبحان الله الحمد لله لا إله إلا الله ئەو جا دوایی أو الله سبحان الله الحمد لله الله أكبر إن لا إله إلا الله وحده لا شريك له آخر أم ذكرانا مقيد بيش هتاو كوتنو بيش آوابون كاتا كسيك لدواي هتاو كوتن بيكا أمين نبيكاو كبيغمبر صلى الله عليه وسلم مقصديتي مبستيتي عدد كشي دياري كلاو بصد كواتا جماردن صد ذكر كردني صداني أمانة جائز. ئەسلیش ئەوەیە زیکرەکانمان بەدەست و ڕاستیش بێ چونکە ئەم دەستانی ئێمە لە قیامەتا شایەتی دەدەن. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ زیکرەکانتان با بەدەستان بێ چونکە لە قیامەتا ئەم پەنجانە دێن شایەتی ئەدەن بۆ تۆ
کەواتە ئەسڵ ئەوەیە ذیکرەکان بەدەست بێ باشتریش وایە کەوا ذیکرەکەت بەدەستی ڕاست بێ نەک بەدەستی چەپ بێ. 100 جار سبحان الله، 100 جار الحمد لله، 100 جار الله أكبر، 100 جار لا إله إلا الله وحده لا شريك له الملك وله الحمد وهو على كل شيء قدير. پێش هەتا کەوتن و پێش ئاوابوونی هەتا کە ئەمانش بەڕاستی وەکو عەرزم کردن هەمووی ئەگەر حساب بکەین لەوە چێ هەردوو پێش هەتا کەوتن و ئاوابوون سەعاتێکی پێ بچ. ئێستا ئێمە گەورەترین فرسەتەکەی بەردەممان کە ڕەمەزانە زۆر جار زۆر بەمان پێش بانگی مەغریب لە مزگەوتە لەباتی و لە مزگەوتا دانیشین لەگەڵ ئەوەی تەنیشتمان و ئەم لا ئەولامان قسە بکەین یا زۆر جار دەبینی زۆر بەداخەو خەڵکێک دەبینی یێتە مزگەوتەوە موبایلەکەی پێەیە لە موبایلەکەیە خەریکی سیرکردن و ئەوەیە یا پێچە چاتەیەەکە یا فەیسبووکە سێرەکە یا شتێک سێرەکە یانی لەباتی ئەوەی قسە لەگەڵ ئەم لا ئەولا بکەین لەباتی ئەوەی خۆمان مەشغوڵکەین بە موبایلەکەمانەوە باشتر وایە ئێمە بین ئەم ذیکرانە بکەین بۆی گەنجینەیەکی تر لە گەنجینەکانی ڕەمەزانمان لەدەست نەچێ چونکە ئەمە هەلێکە خوای گەورە سوبحانە وتەعالە ئێمەی بە ڕەمەزان گەیاندووە کە مادام ئێمەی بە ڕەمەزان گەیاندووە کەواتە بابین ئیستیفادە لەم هەلەکەین کێڵە ساڵێک تر ئێمە ئەگەینەوە ڕەمەزان چەندین خەڵکمان بینی پار ڕەمەزان لەگەڵمانە بوو لە تەنیشتمان تەڕاویحیە کرد لەگەڵ ئێمە بەربانگیە کردەوە لەگەڵ ئێمە لە نوێژەکانە لە پەنامانە بوو ئێستا لەکوێن ڕۆشتن بەرەو قیامەت ڕۆشتن بەرەو ئەوەی پێشیان خستبوو کەواتە ئەمە ئاماژە و زەنگێکە بۆ ئێمە تۆش ڕۆژێک دەبێت چۆن تەنیشتەکەت ڕۆشت ڕۆژێک دەبێت تۆش دەڕۆی کە مادام ڕۆژێک دەبێت تۆ دەڕۆی خوای گەورەم ئەو ڕەحم و میهرەبانی بەرامبەر بە من و تۆ کردووە کە ئێمە گەیاندۆ بە ڕەمەزان بابین لەم ڕەمەزانەدا ئەمانە ئەم هەلانە بقۆزینەوە بە ئەم توێشانوە توێشوانەمان گەورەکەین فراوانیکەین قورسیانکەین چاکەکانمان پێغەمبەر صلی الله عليه وسلم جارێکیان چوو بەلای قەبرێکا تازە نێژرا بوو فەرمی ئەمە کێوتی وەڵامە فڵانە کەسێکە تازە مردووە فەرمی ئەم کابرایە کە ئێستا لەوەیە دوور کات نوێژی سووکە ئێوە بەکەم و بە سووکی ئەزانن کەمەکەیانی مەبەستەوەیە کاتێکی کەم ئەبات و زۆر بە ئاسانیش ئەنجامێدەن فەرمووی بۆ ئەمە باشترە لە دنیا و ئەوەی ماوە دنیای ئێوە ئەوەی ماوە دوور کات نوێژ یا سەحابەیەک دەگەڕێتەوە دەفەرمێت دوو کەس هاتن موسڵمان بوون یەکێکیان شەهید بوو یەکێکی تریان ساڵێک دوای ئەو وەفاتی کرد ئەفەرمێت لە خەوا بینیم هەردووکیان لە بەردرگای بەهەشتا بوون ئەوەی کە وەفاتی کرد پێش شەهیدەکە چووە بەهەشتەوە سەحابەکە دەفەرمێت زۆرم پێ سیر بۆ ئەمەی کە شەهید بووم پاش ئەو کەسە ئەچێتە بەهەشتەوە کە وەفاتی کردو ئەفەرمێم بەیانی هاتمە خزمەت پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام عەرزم کرد یا ڕەسوول الله من فڵانە کەسم بینی ئەم فڵانە کەسە شەهیدەکە دوای مردووەکە چوو بەهەشتەوە یعنی ئەمەی کە مردبوو پێش شەهیدەکە چوو بەهەشتەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی باشە ساڵێک دوای ئەو کە ژیاوە ڕەمەزانێکی نەگرتووە ئەوەندە نوێژی نەکردووە فەرمووی بەمە پێشکەوتووە کاتە ئێمە ئەوانی تەنیشتی ئێمە ڕۆشتن ئێمە ساڵێک لە دوای ئەوان ماینێتەوە کەواتە ئەگەر زەخیرەیەکمان نەخست بێ چاکەیەکمان نەکرد بێ گەنجینەیەکمان کۆ نەکرد بێ و بۆ قیامەتمان بەڕاستی مانەوەی ساڵێ لە دوای ئەوانی پێش خۆمانەوە ساڵەکە دەبێتە بارگرانی قیامەتمان بۆیە دەبێ ئینسانی موسڵمان بەڕاستی ئەم ذیکر و یادانی لەبیر نەچێ ئەم گەنجینانە لەدەست نەدا بۆ ئەوەی بتوانێ قیامەتێکی ڕووناک بەدەست بێنێ بۆ ئەوی بتوانێ ئەو بەهەشتەی خوای گەورە ئامادەی کردو سوبحانەهو وتەعالە بۆ ئەهلی ئیمان بۆ ئەهلی ڕۆژوو بۆ ئەهلی نوێژ بۆ ئەهلی ذیکر ئەمانە بەنسیبی بێ کەواتە لە پێناوی بەدەستهێنانی قیامەتێکی ڕووناک بەهەشتێکی فراوان باخ و بێستان و خۆشیەکی نەبڕاوە لە پێناوی بەدەستهێنانی شەفاعەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم
بینینی خوای گەورە سوبحانەهو وتەعالە وەگەشتن بە فیردەوسی ئەعلا بابین سوود لەم گەنجینانە وەرگرین بۆ ئەوەی کەوا بتوانین لە قیامەتە سەرمان بەرزکەین و بڵین خوای گەورە ئەو تەمەنەی کەوا پێت بەخشین ئێمەت گەیاندە ئەم ڕەمەزانە ئەم ڕۆژوەمان وەها گرت کەوا تۆ پێت ڕازی بوو کەوا شەرعەکەی تۆ پێی ڕازی بوو لە خوای گەورە داواکارین بە ناوە بەرز و پیرۆزەکانی دەڵێن یا ڕەبی خوای گەورە شیفای نەخۆشەکانمان بدەی یا ڕەبی خوای گەورە ئەوانەی نەخۆشن شیفایان بدەی یا ڕەبی خوای گەورە ئەوەی نەخۆشی شیفای بۆ بنێری یا ڕەبی خوای گەورە لە گوناهی باوکو دایکمان خۆش بی یا ڕەبی خوای گەورە لە گوناهی خۆشمان خۆش بی یا ڕەبی خوای گەورە عاقبەتمان بەخێرکەی ئیمانمان سەلامەتکەی یا ڕەبی خوای گەورە بە موسڵمانی بژین بە موسڵمانی بمرین بە موسڵمانی حەشرمان کەی لە قیامەتە یا ڕەبی خوای گەورە بەر شەفاعەتی پێغەمبەر کەوین صلی الله عليه وسلم یا ڕەبی خوای گەورە ڕۆژی ڕەمەزانمان تەراویحی شەوانمان قورئان خوێندنەکانمان مەجلیس و کۆڕ و دانیشتنەکانی مزگەوتمان هەر هەموویان زەخیرەیەکی قیامەت بن گەنجینەیەکی قیامەت بن کە لە قیامەتە پێی سەربەرز و سەرفراز بین یا ڕەبی خوای گەورە ئەو ئەمن و ئەمان و ئاسایشی هەمانە زیاتری کەی یا ڕەبی خوای گەورە ئەوانەی کە ئەیانەوێ بەرامبەر دینی تۆ بوەستن ئەیانەوێ نوری ئەم ئیسلامە کەس بێت و نەمێنێ ئەگەر قابلی هیدایەتن یا ڕەبی خوای گەورە هیدایەتیان بدەی یا ڕەبی خوای گەورە ئەگەر قابلی هیدایەتشین لە کۆڵی ئەم ئومەتە ئیسلامی و ئەم موسڵمانانیان بکەیتەوە وصلى الله وسلم على محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.